کاک شیلوان، کاک سەرکەوت، کاک سۆران کاروباری کۆمەڵایەتی، کاک وشیان، کاک ئەمساڵ لەژێر دروشمی یەک دەگرین بۆ کۆتایی هێنان بە توندوتیژی دیجیتاڵی و هەموو جۆرەکانی توندوتیژی دژ بە ژنان و کچان. لەگەڵ دەستپێکردنی هەڵمەتی جیهانی 16 ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان و کچان، ئێمە گروپی هەماهەنگی بەرەنگاربوونەوەی توندوتیژی لەسەر بنەمای جۆری کۆمەڵایەتی پەیامی خۆمان دووپات دەکەینەوە. جەخت دەکەینەوە لەسەر دروشمێکی گرنگ کە یەک دەگرین بۆ کۆتایی هێنان بە توندوتیژی دیجیتاڵی و هەموو جۆرەکانی توندوتیژی دژ بە ژنان و کچان. لەم ڕۆژەدا لەم بارودۆخە مێژوویە وەبیری گشت لە یەکدەهێنینەوە کە هەرێمی کوردستان و ناوچەکەی پێدا تێپەڕێت. لە کۆتاییەکانی سەدەی ڕابردوو گۆڕانکاری سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوڕاستدا بە تایبەتی عێراق و هەرێمی کوردستان بارودۆخێکی دژواری سیاسی و کۆمەڵایەتی هێناوەتە ئاراوە کە پێویستی بە پلانێکی درێژخایەن و چرخەیە بۆ دەربازبوون لێی، بە تایبەتی لە دوای جەنگی 8 ساڵەی عێراق ئێران و جەنگی کەندا و بارودۆخی پرۆسەی ئازادی عێراق و پاشان هەڵایسانی جەنگی ناوخۆ و تایفی و هەروەها بڵاوبوونەوەی بیری تونڕەوی و تیرۆرستی لە ناوچەکە کە پێویستی بەکاری پێکەوەی و کاری جددی هەیە بۆ دووبارە بنیاتنانەوەی مرۆڤایەتی و دووبارە بنیاتنانەوەی کۆمەڵگا. لە پاش ئەم ڕووداوانە و لە پاش هاتنی پەتای کۆرۆنا و کۆتاشت کە بارودۆخەکەی هەموارتر کرد لە عێراق و لە هەرێمی کوردستان، یاسای باری کەسێتی بوو کە بە هەموو پێوەرەکانی دژ بە مافی ئافرەتان و مناڵان و خێزانە بە جۆرێک کە عێراقی گەڕاندەوە بۆ سەرەتای پێش ساڵانی پەنجاکانی سەدەی ڕابردوو. هەموو ئەمانە هۆکاری سەرەکی بوون بۆ پەرەسەندنی ڕێوشێنەکانی توندوتیژی دژ بە ژنان و کچان کە ئەرکی سەرشانی هەموو لایەکمانی قورستر کردووە. بەداخەوە هێشتا توندوتیژی دژ بە ژنان و کچان وەک دیاردەیەکی مەترسیدار و بەربڵاو لە کۆمەڵگەدا ماوەتەوە، تەنانەت لە هەندێک حاڵەتدا ڕوو لە هەڵکشانە، بە تایبەت لە بواری پێشکەوتنی تەکنۆلۆژیا و گواستنەوەی بەشێک لە ژیانی ڕۆژانەمان بۆ ژینگەی دیجیتاڵی جۆرێکی نوێی لە توندوتیژی کە ئەویش توندوتیژی دیجیتاڵیە ناوزەدە دەکرێت سەری هەڵداوە و بۆتە ئاستەنگێکی گەورە لە بەردەم سەلامەتی و شکۆمەندی ژنان و کچان بە جۆرێک توندوتیژی دەرونی و کۆمەڵایەتی لەسەر شاشەکانی کاریگەریکی وێرانکەری هەیە و پێویستە بە هەمان شێوەی توندوتیژی جەستەیی و سێکسی و دەرونی بە جددی مامەڵەی لەگەڵدا بکرێت. ئێمە لە گروپی هەماهەنگی بەڕەنگاربوونەوەی توندوتیژی هەموو لایەک ئاگادار دەکەینەوە لەو ئاستەنگ و لەمپەڕە زۆرانەی کە دێنە سەر ڕێگای کاری ڕێکخراوەیی، لەوانە سنووردارکردنی سەرچاوەدارایەکان و گۆڕانکاری سیاسی و کۆمەڵایەتی و بەردەوامی ئەو ئایدیا و بیر و باوەڕە دواکەوتوانەی کە ڕێگا بە توندوتیژی دەدەن. سەرڕای ئەم ئاستەنگانە ئێمە بە ورێکی پۆڵاینەوە هەمیشە بەردەوامین لە کار و چالاکیەکانمان بۆ ڕێگیری و کەمکردنەوەی توندوتیژی دژ بە ژنان و کچان. ئێمە لەم هەڵمەتە دووپاتی دەکەینەوە کە کاری ئێمە تەنها کورت نابێتەوە لە 16 ڕۆژە، بەڵکو درێژەی هەیە و لە چەند بارێکی سەرەکیدا چالەکیەکانمان چڕ دەکەینەوە کە ئەو بارانەش بریتین لە بڵاوکردنەوەی هوشیاری و بەرزکردنەوەی ئاستی هوشیاری کۆمەڵگا سەبارەت بە جۆرەکانی توندوتیژی بە تایبەت توندوتیژی دیجیتاڵی. هەروەها کارێکی ترمان پاراستن و خزمەتگوزاری و پاڵپشتیە، دابینکردنی خزمەتگوزاری پاراستن، پشتیوانی دەرونی، یاسایی، کۆمەڵایەتی بۆ ڕزگاربووانی توندوتیژی و هەروەها هەماهەنگی و کاری پێکەوەی و تا کارکردنی هاوبەش لەگەڵ حکوومەت و کۆمەڵگەی مەدەنی و لایەنە پەیوەندیدارەکان بۆ چەسپاندنی یاسا و ڕێوشێنی گونجاو لە پێناو کەمکردنەوەی توندوتیژی دژ بە ژنان و کچان. لە کۆتاییدا ئێمە بانگەواز دەکەین بۆ سەرجەم لایەنەکان کە کاتی ئەوەیە هەمووان حکوومەت، دامەزراوەکان، خێزان، پیاوان، ژنان، گەنجان یەک بگرین و چیتر بێدەنگی قبول نەکەین بۆ کۆتایی هێنان بە توندوتیژی و بەرپرسیارەتێکی هاوبەش دەزانین
با پێکەوە داهاتوویەکی دوور لە توندوتیژی بۆ کچان و ژنانی وڵاتەکەمان مسوەگەر بکەین. لە هەڵمەتی نیشتیمانی 16 ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان و کچاندا لەژێر دروشمی یەک دەگرین بۆ کۆتایی هێنان بە توندوتیژی دیجیتاڵی و هەموو جۆرەکانی توندوتیژی دژی ژنان و کچان. ئێمە وەک بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان و خێزان لە سلێمانی دووپاتی دەکەینەوە کە بەردەوام دەبین لە هەوڵ و تێکۆشان لە پێناو پاراستنی ژنان و کچان و مافەڕەواکانیان. گیانبەخشی هاوڕێ و هاوکارمان شەهید نەقیب محەممەد لەتیف لەو پێناوەدا بەڵگەی حاشا هەڵنەگرە بۆ ڕاستی و جددیەتی کارە و ئەرکەکانمان. لە کاروانی ئەم شۆڕشە کۆمەڵایەتیەدا بە هاوبەشی هاوکاری ڕێکخراوی ژنان و کۆمەڵگەی مەدەنی و ئاژانسی نەتەوە یەکگرتووەکان و چالاکوانانی ژنان و دڵسۆزانی پاراستنی مافەکانی مرۆڤ بەردەوامی لە کاری پێکەوەیی بۆ پاراستنی ژنان و فەراهەمکردنی ژیانێکی باشتر و شیاوتر و دوور لە توندوتیژی تاوەکو بە شێوەیەکی یەکسانشان بەشانی پیاوان بتوانن گەشە بە توانا و لێهاتوویەکانیان بدەن. بەڵێن دەدەین بەردەوامی بدەینە هەوڵەکانمان لە پێناو سەقامگیری ئاشتی و ئاسایشی خێزانەکان تاکو بتوانین کۆمەڵگەیەکی پێشکەوت و دوور لە توندوتیژی بەرهەم بهێنین. لە کۆتاییدا سەری ڕێز و نەوازش دادەنەوێنین بۆ شەهیدی پاراستنی ئاسایشی خێزان شەهید نەقیب محەممەد لەتیف و دووپاتی دەکەینەوە کە هاوپشت و پەنای هەموو ئەو ژن و کچانە دەبین کە پەنەمان بۆ دەبن و متمانەمان پێ دەکەن و هاوکاریان دەبین بۆ چارەسەرکردنی کێشەکانیان. ڕێکخراوەکانی تایبەت بەکارکردن بۆ پشتیوانی ژنان مێژوویەکی درێژی هەیە. ئەمید سەرکەوت عومەر و سپاس بۆ خاتون یا ساڵح هیوادارم و خەڵاتەکە. ئەو بەردەوام ئەبین تاکو 16 ڕۆژ بێجگەلەوە کە ئێمە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی بێجگە لەم 16 ڕۆژە ئێمە هەموو ڕۆژانی ساڵ لە بەرەنگاربوونەوەی توندوتیژیان دژی تاکی خێزان بە نسبەتی ئامارەوە ئێمە ئامارمان لە بەردەستیە لەبەر ئەوەی ئامارەکان تا ئێستا تەواو نەبوون جارێ ساڵی تازە نەهاتووە بەڵام بە شێوەیەکی عام ئامارەکان هەر من لەو ڕێژەی خۆیان ئەیبینم کە لە ساڵانی پێشوشا هەیە و ئەگەر ئامارەکانیش بە ڕێژەیەک بەرز بوو بێتەوە ئەوە تاگ و شیارە لەوەی کە ئاشنا بەبوونی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی هۆکارەکانی توندوتیژی زۆرە یعنی جۆرەکانی توندوتیژی خۆتان ئەزانن کە زۆرن وەکو توندوتیژی جەستەیی سێکسی دەرونی ئابووری و لە ئێستا تۆڕە کۆمەڵایەتیەکان توندوتیژی ئەلەکترۆنی و هەر بۆیە دروشمەکەش هەر لەسەر ئەوەیە یەک دەگرین بۆ کۆتایی هێنان بە توندوتیژی دیجیتاڵی هەڵبەتە مەمە شتێکی گشتگیرە و جیهانیە تەنها لە سنووری شوێنێکا کۆنەبۆتەوە و توندوتیژیەکانیش کە ڕوو لە بەڕێوەبەرایەتی ئێمە ئەکەن زۆربەی ئەتوانم بڵێم ئامێرە ئەلەکترۆنیەکان و خراپ بەکارهێنانی ئامێرە پەیوەندیەکان دیارە ئاماری کوشتنی ژنان و سووتان و ئەمانە پەیوەندیان بە پۆلیسی سلێمانیەوە هەیە و لە وەزارەتی ناوخۆ هەموو ساڵێک داوامان لێکرێت ئامارەکان ئیحالەی ئەوێ ئەکرێ و دیارە لە کاتێکی خۆیان کەی مەبەستیان بۆ ئەتوانن دایبەزێن دیارە ئەوانەی کە پەیوەندی بە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژیەکەن هیچ ڕێژەیەکی ناتوانم باسی ئەوە بکەم بڵم تەمەن چ تەمەنێک زیاتر پەیوەندی بەم بەڕێوەبەرایەتیەکە لە بەرەوەی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانیە ئەو بەبێ جیاوازی ئاین و تەمەن و ڕەگەز سەردانی ئەم بەڕێوەبەرایەتی ئەکەن و هێڵی گەرمی 1990مان هەیە بەردەوام ئەوانیش بەڕووی هاوڵاتیان داکراوە خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنە بە هەڕەشەکردنی بڵاوکردنەوەی وێنە و گرتە ڤیدیۆیی ئەمڕۆ هەڵمەتێکی سیمبولیکە واتە هەڵمەتێکە 16 ڕۆژ دەست پێەکە کە تایە کۆمەڵک لە ڕێکخراوە دەستگا پەیوەندیدارەکان کۆبوونەوەمان کردووە سەبارەت بەوەی کە پلانمان بۆ ساڵی ئایندە چی ئەبێ و لە ئێستایا ئەو پێداویستیانە چیە کە پێویستەکە ئیشی لەسەر بکەین. ئەمڕۆ حکوومەت گروپی GBV کە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و ڕێکخراوەکانە وتاریان هەیە هەڵمەتێکی نەمام چاندن ئەەکەین و کۆمەڵک پێیام ئاراستەی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانەکەین کۆمەلگە ئەەکەین کە ئێمە ئەمانەوێ ئارامی کۆمەڵایەتی بەرقرار بێ و بە توندی ئیدانەی بوونی کوشتنی ژنانەکەین لە کۆمەلگایە و ئیدانەی هەموو ئەو تاواناناکەین کە بەرامبەر بە ژنان
باوەشمان ئەکرێ مەسلەی شاردنەوەی ئامارەکان و پۆشینی ئامارەکان بۆ ئێمە ئاستانگیەکی زۆر گەورەیە چونکە خۆتان نەزانن کاری ڕێکخراوەیی پێویستەکە کۆمەڵێک شیکاری کۆمەڵایەتی بۆ بکرێ و شیکاری کۆمەڵایەتیش بە داتا و ژمارە ئەکرێ بۆیە شاردنەوەی ئامارەکان ئاستانگی گەورەی بۆ ئێمە دروست کوشتنی ژنان هەیە هەوڵدان بۆ خۆکوشتن هەیە ناچارکردن بە خۆکوشتن هەیە زۆرجار کوشتن هەیە کە ئەخرێتە قاڵبیترەوە ئەم حاڵەتانە هەمووی هەیە لە کۆمەلگای ئێمەیە و پێویستی بەکاری جدی هەیە خۆتان نەزانن کە هەڵکەوتەی جوگرافی سیاسی کۆمەڵایەتی ئێمە هەڵکەوتەیەکی جیاوازە و سنوورەکانمان دەورە درراوە بە کۆمەڵێک دراوسەی کە ناحەزن بەرامبەر بە کۆمەلگای ئێمە بۆیە ئەم تاوانانە بە جۆرێک لە جۆرەکان بەردەوامی هەیە پێویستەکە کە لایەنە پەیوەندیدارەکان و ڕێکخراوەکان فشارەکانیان بەردەوام بکەن بۆ مەسەلێ. أو